حزبی بەعسی عەرەبی دەستی کرد بە ئەنفالکردنی میلەتێکی بێچەک، میلەتێکی بێدەسەڵات لەبەر چاوی جیهانیانە. ئەم هەموو وڵاتەی کە باسی دیموکراسیەت و مافی ئینسانیانە کرد، یەکێ لە دەنگی بێ نەهات بڵێ بۆ خاتری خۆ بۆ لەو میلەتاکە. هەر بەچەکەکانی ئەوان بوون بەوەی ژێتی سۆڤێتەی باشتی ئیشتیاکێت بوو، بۆ ئەمریکا و ئینگلیز و ئەوروپایی کە باسی دیموکراسیەت و حەقی ئینسانەکەن لەبەر چاوی ئەوانە میلەتێک دوایەوە یەکێک دەنگ لێ نەهات. بۆیە کوردە بێ لەوە تێبگا، کورد بەس خۆی دۆستی خۆیەتی، هیچ کەس دۆستی نییە. بۆیە زۆر مهمە یەکڕێتی خۆی بپارێزێ، بۆیە زۆر مهمە دەستی لەناو دەستی یەکتری بێ. هەر تەنازولکردنیە بۆ یەکتری هیچ شەرم نییە. شەرم ئەوەیە تۆ دەستخەیتە ناو دەستی داگیرکەر و دوژمنەکە، بەڵام پێ شەرم بێ دەستخەیتە دەستی ناو براکە لە کوردستان. وەکو جاری تریش ئەوەمان وتووە هەر کوردێک، من کوردێکم بۆ قسەکانم، هەر کوردێک کە بەڕە چەڵک کورد بوو بێ، دوور و نزیک لە دانانی بەرنامەی ئەنفالەوە هەتا جێبەجێکردن بەشداری کرد بێ مفسید و فی العەرزە، حەقی ژیانی نییە لەسەر ئەم عەرزە، نەک جێگەی بکرێتەوە لە موەسسەساتی حکوومیە و لە سەرکردایەتی حیزبەکانە. ئەوەی کە ئێمە هەموو ساڵێ لەم ڕۆژەیە بۆمان ئەمێنێتەوە فەرمێک ڕشتنە، هەست بە بێدەسەڵاتیکردنە، نەبوونی جوابێکە بۆ دایکێک، بۆ خوشکێ، بۆ برایە، نەک بە زیمویی. تەرمی شەهیدەکەی کەی بۆ دێننەوە؟ لەکوێ نێژراوە؟ بەڵام شتێکی ترمان لەدەستێت لە خزمەتی بنەماڵی شەهید و ئەنفالکراوەکان نابین. دروستکردنی مۆنومێنت و مناسەبات شتێکی باشە، بەڵام لەو مهمتر وەکو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئیشارەی پێکرد خزمەتکردنی ئەو بنەماڵانەیە، نەکرد لەلایەن مادی. لەبەرەوەی ئێمە خۆمان هەندێکمان کە بەسەرمان هاتووە ئەوە، یعنی خەڵکمان کیمیایی باران کردووە، خەڵکمان کیمیایی باران کراوە قەبری نییە، خۆمان هەستی پێەکەین لە ناوە چەند وێرانین. اینجا وەرە سەیری ئەو خانەوادانە بکە کە بە لێشاو ئەنفال کراون، ئەبێ لە ناوە چیان لێ هاتوێ. بۆیە جگە لەو پشتیوانیە سەرەتایی کە پێویستە هەبێ بۆ بنەماڵی ئەنفال، یعنی ژیانێکی شایستە وەکو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئیشاری فەرموو، بەڵام پشتیوانی معنەویش بۆ ئەوەی ئەم فرمێسکانە و ئەم قسانە بەس نەبێتە قسەی مناسە بۆ پشت میکرۆفۆن، بە عەمەلی هەنگاوی بۆ بنرێت. حەزەکەم لە 26 بڵێم ئێمە لەم ڕۆژەیە کە ئەگرین نیشانەی زەعفمان نییە.